حماس دفاع لشرفك، شرفي آفرتان، دفاع لقدسك، دفاع لخاكي خويك، دفاع لمقدسات إسلامك. لوتي غزة هي نكوتو یەک داگیرکە دەیتوانێت تایە بێت. یەکێک لە کەسایەتیە ئاینی هەرە دیارەکانی هەرێمی کوردستان کە ئەو دۆخەی لە کەرتی غەزە ڕوویدا تاوانی حەماسە. ئەو کەسانی ترسنۆکن باسی خەڵکی ئازانەکەن، ئەوانەی کە ترسنۆک و جەبانن حەقنیە لەسەر خەڵکی ئازا قسە بکەن. گەلی کورد لە ناو غەزەیە گەلێکی خۆشەویستە، لای کەم 100,000-200,000 کوردی لێیە. سەی ترامپ ئەڵێ خەڵکی غەزە بێ هەندێکی چۆڵیکەن. بینەرانی پایتەخت میدیا لە هەر کوێیەکان سڵاوتان لێ بێت. چەند ڕۆژێک لەمەوبەر دوای ڕاگەیاندنی ئاگربەز لە نێوان ئیسرائیل و حەماس لە کەرتی غەزە ئاڵای کوردستان بەرز کرایەوە و بە هاوشانی بەرزکردنەوەی ئاڵای کوردستان وێنەی حاجی کاروان بەرز کرایەوە. من بۆ ئەمە بەستا دەمەوێت گفتوگۆیەکی پڕ لەگەڵ بەڕێز حاجی کاروان بکەم. کاک حاجی سڵاوت لێ بێ، سوپاس بۆ ئەم دەرفەتە ڕزگاربوونی کەرتی غەزە و بەرزکردنەوەی ئاڵای کوردستان و بەرزکردنەوەی وێنەی تۆ چ دەلیل و مانایەکە؟ بەناوی خۆی گەورە میهرەبان، تەمانێ ماوەی ساڵێک و 3 مانگە بە ئاڵای کوردستانەوە لەوێین، بەس دوێنێ خەڵکەکە بەو حاڵە بینی لە کاتێک کە ینی چۆنەڵێ خەڵکەکە دڵخۆشی دەربڕی ئاڵاکە بە ئاڵایی دەرچوو. ئەنامە لە هەموو نەشاتێکمان، چالاکیەکمان، تەوزیعکردنی پارە، دروستکردنی خان و جلوبەرێک، مزگەوتمان دروست کرد بێ، بیرمان دروست کرد بێ، هەر هەمووی زەرفێکی پارە ئێمە ئاڵای کوردستانمان پێوەیە. یعنی مەسەڵەن عەفومکە ئەو مەسەڵەن ئەو زەرفەی بەختەوەری ئێمە بۆ نمونە ئەمە لێرەی سە ئاڵای کوردستانی پێوە نییە، وایە بەڵام لەوێ ئاڵای کوردستانی پێوەیە. یعنی ئەو زەرفە پارەی کە ئەیدەین ئەوش ئاڵای کوردستانی پێوەیە، چونکە ئەوە هەر شتێکی دووەلیە، تەبیعیە. دووەم بۆ ئێمە بۆچی نەیکەین؟ ینی من پارەی کابراوتی پارەی باوکم نییە، وانە پارەی خەڵکی ئەم کوردستانەیە. یعنی شتەکە بەناو خۆمە نەم کردووە. هەموو یارم ئەوانە ببینە لە هەموو زەرفەکە لێرە ئەنووسرێ مساعدات شعب ئەقلیم کوردستان، عێراق خەتێکە بە کوردەکە شەنووسین یارمەتی خەڵکی کوردستانە. یعنی شتێک بە ناوی کوردەوە کوردومانە و الحەمدولیلا. یعنی بۆ ئێمە جێی شانازیە. من بەش بە حاڵی خۆم ینی بەقەد ئەوە دڵخۆشم کە دڵی خەڵکمان خۆش کردووە یەکەم، و دڵشم خۆشە بە ناوی کوردەوە شتەکانمان زۆر بە جوانی کردووە و ئێستاکە خەڵکی کوردستان یان ئاڵای کوردستان یان بڵین خەڵکی کورد بە معنای کەلیمە معروفە لە ناو خەڵکی غەزەیە و معروفین لە ناو ڕێکخراوەکانیشە، چکە تۆ ناو دەچێتە ناوانەوە. ئێستاکە ناوی ئێمە لە ناو ئەو ڕێکخراوانەیە کە لە ماوەی ئەم ساڵە زیاتر یارمەتیەکی زۆری خەڵکی غەزەیان داوە. کاک حاجی بە ئەو بپرسم، خەڵکی غەزە چۆن سەیری ئەو یارمەتیانە دەکەن کە لە کوردستانەوە بۆیان دەچێت و چۆن ڕۆڵی کورد بەرز دەنرخێنن؟ خۆی ئەوان عادەتەن هەر پەنا بۆ عەرەبە بن، هەها گۆرانی کیانی وێن لە عەرەبی وێن، کوانی عەرەبەکان کوان. یعنی مەسەن زۆرجار نامە بۆ من دێ نازان، یەکەمجا پرۆفایلەکەم نامە ناسن، ئەڵێ دەی ئێوە ئێمە عەرەبین یارمەتیمان بدەن، ئێوەش با ئێمە عەرەب نین، ئێمە وەکو میلەتی کوردە لە هەمووش نووسمە ئەحفادی سەلاح الدین. يعني حتى تنانە مزگەوتمانێ بە ناوی نەوەکانی سەلاح الدینەوە. طبعا ئەوە کە ئەڵینەوەی سەلاح الدین کوردن یەکسەر نەزریانە گۆڕێ. طبعا بۆ معلوماتت قەدیم ئێشتا ئێوە یان بڵێن لەدایک نەبوون لە هەشتاکان، سەدام کاتی خۆی ئێمە ئەچەوسانەوە بە ناوی ئیسلامەوە و یارمەتی ئەوانی ئەدا بە ناوی عروبەوە وان لێ هاتبوو، ینی سەدام و بەعز لەوان مقدس بوو. ئێستاکە ئەوە نەزان، ینی لەڕێی ئێمەوە چەند جار باسمان کردووە کە ئەو سەدام چی لە ئێمە کردووەکو کوردێ، ئێستا ئەزان ئێمە خراپمان بەسەرات. حتا تەنان پیانمان وتووە ئەوەی ئێوە 50,000تان لێ شەهید بووە کە عەدەدێکی زۆرە، ئێمە لە یەک عەمەلیەکە 180,000مان لێ شەهید بووە، لە یەک جینۆسایدێکی ترە 10,000 بەرزانیمان لێ شەهید بوو، هەڵەبجە 5,000 شەهیدمان بووە لە یەک کاتێکە. نازان ئەو بابەتان، چونکە کاتی خۆی ئەلامەگوی ئێستا نەبوو. بەڵام ئێستاکە بە کوردیەکەی شعبی کوردی یان خەڵک گەلی کورد لە ناو غەزەیە گەلێکی خۆشەویستە. ئێستاکە خەڵک خۆشمانێ بە معنای کەلیمە، ینی شارەزابوونی ئێستاکە ئەگەڕێن متابعە ئەکەن، چکە خۆ دنیای سوشیال میدیایە. یعنی کە ئەڵێن چ زمانێکن چ خەڵکێکن، الحەمدولیلا تا ئێستاکەوەی کردومانەجی دەستخۆشیە بەڕاستی. باش کاک حاجی با بپرسم، دوای ڕزگارکردنی کەرتی غەزە تۆ چه هەستێکتە بوو وە قسەی تۆ چییە لەسەر ئەم ئاگربەستەی لە ئێستادا ڕاگەیەندراوە؟ خۆی تەمان ئەبایە بە پێی پلان و خوتەی ئەمریکا و ئیسرائیل و بەریتانیاش هەروە بڵێم و ئەوروپا بەعام، چونکە بە کوردیەکەی ئەوت پێ بڵێم تۆ چۆنەوە مایکی دەست ئەمە سەرەکەیت ڕەمحە ئەودا بەدەستی تۆیە، ئەو سەر ڕەمحەیان کردوتە ئیسرائیل، ئەنا هەموو ئەوروپا لە پشتێتی بۆ داگیرکردنی ئەو شوێنە کە قودسە. فەڵەستین بۆ نەهاتنە سووریا،
بۆ جوولەکەیان هێنا عێراق بۆ نیان بردە میسر بۆ نیان بردە سینا لە تەنیشتی غەزەیە بۆ هێنانە قودس مەسەلەکە قودسە بەڵام ئێمە موسڵمان لەمە ناگەین باسەکە لە داگیرکردنی قیبلێ و ڕۆگەی یەکەمی موسڵمانانە باشە و منبعی مەهبەتی پێغەمبەرانە بۆیە ئەوان کە کاتێک ئەویان داگیر کردووە نیشانە و علاماتی چیە سەیطرەکردن بەسەر عالەمی ئیسلامیە یارمەتی ئیسرائیل دەدەن لەم بابەتە ئەنا هەر ئێستا ئیسرائیل لەگەڵ یەک دەوڵەتێکا شەرکە بەس ئەمریکا وڵاتان لە پشتی نەبێ تحملی دوو ڕۆژ ناکە هەر جوولەکە تەبعی وایە بۆ پێغەمبەرەکان شەڕی نەکردووە بۆ خوای نەکردێستا بۆ ئەوێکە لەبەرەوە ئەمەی کە کراوە بە پاڵپشتی ئەمریکا کرا بەداخەوە ئەم ڕاگەیاندنی ئاگربەستەش لەبەرەوە کرا وەزعێکی ئیسرائیلی ناوخۆ زۆر خراپە و ئەسیرەکانیان زۆرە لە بەردەستی حەماس مەجبور من ئەو ڕێکەوتە بکەن لە ڕووی اقتصادیەوە وێران بووە بەڵام من بەش بە حاڵی خۆم ئێستاکە گەشتبینم هەتا تەطبیقە کرد تا ساڵێک نازام چەندێکە خانێ بەڵام بەپێی پلان و خوتەی ئەوان وە قسەی ترامپەکەم من قسەی ترامپ ئەلێ خەڵکی غەزا بێ هەندێکی چۆلیکەن معنی چی چۆلیکەن ینی ئەوەی بە زۆر وەکو ئێستاکە دەریانەکەن بە شەڕ بێ بە هەرچیە بێ جارێکی تر چۆن ئێستا قودس مسلمانی لێ حیفا مسلمانی لێ بە خوتەی ئەوان ئەبێ غەزە بە کاملی ئیسرائیل بیگرێتەوە ینی بۆیە بەڕاستی جێی سێقانین ینی جوولەکە لەگەڵ خوا لەسەر مانگای ڕێنەکەوتووە لەسەر یەک مانگە لەگەڵ پێغەمبەرە عەقدیان کرد تەوقیعیان کرد ناو مەدینە ڕێنەکەوتونە بۆیە بەڕاستی بەڕێی من هیچ کاتی جێسی خەنین بەڵام خەڵکی غەزە خەڵکێکی تایبەتن وەکو ضیفەی غەربی نیە وەکو خەڵکی قودس نیە و بە معلوماتت لای کەم 100,000 کوردی لێیە خەڵکێکی جەنگاوەرن یعنی ئەبوایە چۆڵیان بکردایە بەڵام مانەوەیان دەری خست کە ئەمانە مقاوماکەن بە ئاسانی لە حەقیان نایە ماوەیەک جیاوە نەک ماوەیەک لەمەوبەر دوێنێ یەکێک لە کەسایەتیە ئاینی هەرە دیارەکانی هەرێمی کوردستان ئاماژەی بەوەدا کە ئەو دۆخەی لە کەرتی غەزە ڕوویدا تاوانی حەماسە و حەماس بەرپرسە لەو دۆخە و بەتوندی شێرشی کردە سەر ئەو بابەتە و قسەی جیاوازی کرد پێچەوانی تەواوی مامۆستایانی ئاینی هەرێمی کوردستان خۆی بەڕێی من ئەو کەسانی ترسنۆکن باسی خەڵکی ئازانەکەن ئەو کەسانی دانیشتون باسی خەڵکێک نەکەن لە پێوەن ئەو کەسانی شەڕ ناکەن بۆ ئیسلام باسی کەسێک نەکەن شەڕەکە بۆ ئیسلام حەماس وەک ئەو وایە خانوویەکی هەیە 6 غورفەی تایە 5 غورفەی گیراوە 5 غورفەی بەدەستی دوژمنەکەیەوەیەتی یەک غورفەی بەدەستماوە لەناو غورفەکەی خۆی دیفاع لە شەرەفەکات شەرەفی ئافرەتان دیفاع لە قودسەکە دیفاع لە خاکی خۆیەکە دیفاع لە مقدساتی ئیسلامەکە ئەبێ پێی بڵێ خەتای حەماسە ئەمە بە چ منتەقێک پێوەرەکرێنی تۆ شەرەف و ناموس و عەرزت داگیر کرابێ مقدسات داگیر کرابێ دیفاع لە شەرەف و ناموس و مقدسات بکەی بڵێ خەتای تۆیە ئەی هەر دابنیشی ئەمە یەک من جۆم لێ بوو یعنی ئەڵێ سونەتیان جێبەجێ نەکردووە سونەتی پێغەمبەر جێبەجێ لەبەر چی سەبریان نەگرتووە ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم 13 ساڵ سەبری کرد لە مەکە وەنیە سەبریش تا حەدێک سەبر حەدیە تو 70 ساڵە داگیر کراوە کاک چی بکات لەوە زیاتر ینی بۆیە بەڕێی من یعنی قسەکردن لەسەر مقاومەی حەماس و لە غەزە جەریمەیەکی گەورەیە و پێی بڵێ هینە سەر نەکەوتونە من پێتەڵێم سەرکەوتن چییە ئەگەر سەرکەوتن بەوە نەبێت دەوڵەتێکی عوزمای وەکو ئەمریکا زیاتر لە 20 میلیارد دلار یارمەتی سایی داوە ئەنواع چەک و تەقەمەنی داوە پێی ساروغی داوە پێی 1 تەنە بەریتانیا تیاری 24 ساعت لە ئاسمان بووە ئەڵمانیا ئیتالیا زۆربەی وڵاتی یارمەتی داوە 400,000 جوندی بێ بۆ ناو شوێنێک لە بینی هەولێر بۆ پردێ نە شاخی هەیە نە ساروغی هەیە نە تیاری هەیە نە زڵی جەوی هەیە هیچی نەبێ ئەگەر سەرکەوتن ئەمە نەبێت چییە پێم بڵێ سەرکەوتنی ئیسرائیل لە کامە بوو کێ سەرکەوتو ئێستاکە تۆ خەڵکت شەهید بۆ شەهید لە پێناوی خوایە بینا دڕوخا و بینا چاکە بێتەوە سەرکەوتن ئەوەیە خوتەکەی ئەوان جێبەجێ نەکرا بەوەی غەزە چۆڵکەن خەڵکی غەزە بچێتە سینا چونکە سیسی وایوت ئەوە جێبەجێ نەکرا حەماس نابێ بمێنێ مایەوە دیلەکانە بێ ئازادکردن ئازاد نەکران یعنی تۆ بتەسەوڕکە 7,000 بۆ 8,000 خەڵکی فەڵەستین لە سجنەکانی ئیسرائیلە زۆربەی مؤبەدە زۆر بەشیان ژن و کچن دوێنێ کچ بەر بۆ عمری 17 ساڵە دیفاعکردن لە شەرەفی ئەوە دەری کردووە لە سجن سەرکەوتن نییە بۆیە بەڕاستی ئەوانەی کە تێرن حەق نییە لەسەر خەڵکی برسی قسە بکەن ئەوانەی کە ترسنۆک و جەبانن حەق نییە لەسەر خەڵکی ئازا قسە بکەن هەر کەسێکە من ناو نالێم مەبەستم هەر کەسێ نییە ئێمە مانانیش منیش بۆم لێ لەسەر حەماس قسە بکەم چونکە بەڕاستی ئەوان لە وڵاتی خۆیانە ئەزانن لەگەڵ چۆن شەڕەکەن لەگەڵ چێ شەڕەکەن و چۆن شەڕەکەن گوناحە قسەکردن نقطەیەکی تر دیفاعکردن لە خەڵکی غەزە دوعاکردن بۆیان یارمەتیدانە شەرەفێکە خوا بە هەموو کەسی نادا
ئەو کەسانی کە ترسنۆک و جەبانن ئەوانەی کە پاڵ پشتی خەڵکانێکی دەسەڵاتداری گەندەڵی فاسدی عەرەقخۆری ئەلمانچێتیەکانەکەن باشە هەر کەسێک بێ ئەوانە قسە بەمانەڵێن بۆیە بەڕاستی ئەمانە کەسانێکی ئەتوانم بڵێم خەڵکانێکن شەرەفمەند دەبین هەر کەسێک یارمەتیان بۆ بکە دوعاشیان بۆ بکە بەڵام خەڵکێک تەنانەک نەک دوعای بۆیانەکە دوعاشیان لێکە ئەوە بەڕاستی ماڵوێرانیە باش زۆر جار دەگوترێ دەستپێکی کێشەکانی نێوان ئیسرائیل و حەماس دەگەڕێتەوە بۆ ئەوەی سەرەتا حەماس هێرشی کردە سەر ئیسرائیل دوایە ئیسرائیل دەستی بەم هێرشانە کرد ئێوە چۆن سەیری دەستپێکی کێشەکان دەکەن بە تایبەت ئەم جەنگەی کۆتایی ئاخر لای خەڵک هێرش بەس ئەوەی تۆ ساروغی تێگری ئەی هێرش ئەوە نیە بە هەزارەها نەفەری هێناوە لە بەرازیل لە ئەوروپا لە وڵاتان لە سۆمال لە دیمەشق لە چۆچۆ نازانم وڵاتێکی تر لە ئەنوا وڵات هاتووە نەفەری هێناوە لای خاتە سەر عەرزی باوباپیرانی من کابرا ئەوە دەست پێشخەر نییە ئەی ئەوە دەست پێشخەر نییە ڕۆژانە نەفەریان ئەگرت ئەوە دەست پێشخەر نییە ئاو کارەبای لێمەنعەکە ئەی دەست پێشخەر چییە 14 ساڵی ڕێکە حەسار لە ناو غەزەیە 14 ساڵ ئەوە دەست پێشخەریە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە ڕێی لە قافڵەکەی کافران گرت ئەبێ بڵێ پێغەمبەر غەڵەتی کرد پێغەمبەر 300 کەس بوو صلی الله علیه و سلم خۆی و سەحابە 300 کەس بوون بەرامبەر هەموو کافرانی سەر ئەرز تۆ تەسەور کە بەرامبەر هەموو کافرانی سەر ئەرز ئەوەی پێغەمبەر غەڵەتی کرد ئینسان بۆ دیفاع لە خۆی لە شەرەف و ناموسی خۆی نابێ بڵێ غەڵەت دەست پێشخەری دەست پێشخەرەکە هەر کراوە خۆی 70 ساڵە کراوە 70 ساڵ دەست پێشخەری کرا وڵاتت داگیر کراوە تۆ حەقی خۆتە ئێستا من بێ ماڵت داگیر بکەم بە فرسەتێک بزانی هەر ڕۆژێک زلەیەکم لێ بدەی بەس بۆی دەرچم ئەوە دەست پێشخەریە عیبە ئینسانی بێغیرە دەو قسانە بکە دەست پێشخەری نییە ئەوە حەماس دیفاع لە شەرەف و مقدساتێکە هەر کاتێ بۆی بڕەخسێ هەر کاتێ بۆی بگوجێ دیفاع لە خۆی کات کاک حاجی ئێوە ئامادەن بۆ ئاوەدانکردنەوەی کەرتی غەزە دووبارە کاروانی هاوکاریەکانتان بگەێنە ئەوێ ئەی کەرتی غەزە لە توانای خەڵکی کوردستانە نییە ئەو ئیمن ئەیکەین ئێمە تقریبان سارێشکردنی بازێ برینە تێرکردنی بازێ فەقیر و برسیە هەروەندێ ینی یارمەتیدانی هەندێ مناڵی بێباوک و شەهیدە خواردنە بۆ هەندێک کەس ئەنا لەمە دووە لە توانای خەڵکی کوردستاندا نەچێ خەڵکی کوردستان و حاڵێک من خۆم 2000 عایلی هەتیوم لای لە ڕەمەزان و دوو جار یارمەتیم داوە ئەوە سنووقی غەزەیە سێری بکە لەگەڵ سنووقی مناڵی هەتیوە 185 پارە کە بۆ غەزە دێ بۆ هەتیو ناتوە یعنی من ئەوە لە جەژنی قوربانەوە لە 2000 عایلە 300 عایلە یارمەتیم داوە 2000 عایلەمانەیە بۆ 300 عایلە نەوتم دابین کردو وڵاتی خۆمان وێرانە ئێمە ناتوانین بەڕاستی بە سەراحەت بڵێن بڵێ وەڵا بە غەزە ئاوەدانکەین ناتوانم بەڵام ئەتوانم بۆ نمونە دەوڵەمەندێک وەکو جەنابەت بڵێن تۆ دەوڵەمەندی شڵا دەوڵەمەندی شەبی بڵێ کاکە من بار هەڵگرێک ئەوە بم ئاردم دوێنێکی تەلەفۆنی بۆم کرد لە بەغاوە کوردی خۆمانە دەفتەرێک و 35 وەرەقی تەرخان کرد بۆ بیرێکی ئەو ئێمە ئەوان ناتوانین ئەتوانین لەگەڵ یامین ئەوانی کەیەتی من خەڵک لێرە عایلە کەفالەتکە مانگی $100 ئەگەر هەبێ بیان دەینێ ئەنا لە ئاوەدانکردنەوەی غەزە لە توانای ئێمەیانی ئێمە ڕێکخراوێکین خەڵکێ بخێرخواست پارەی هێنا 1000 دیناری هێنا بەناو ئەوانە بۆیانە نێری لە ماوەی ئەو کاتانەی کە غەزە لە جەنگدا بوو ئێوە هاوکاریەکانتان چۆن دەگەیان با پێشی ئەوەی کە ڕەفح بگیرێ حدود بگیرێ حدودی مسر لە مسرەوە ئێمە شتەکانمان ئەکڕی ماوەدەکانمان لەوێ ئەکڕی لە ڕێی منەظەماتی تری متمانەوە خۆمان بارمانە کرد لەگەڵ جامیعەی ئەزهەر ولەگە سێ مناظەماتی تر کە سەر لە ناو غەزە بوون لەوێ تقریبا 700 خێوەمان تەرتیب کرد تقریبا چەند بار هەڵگرێت دوێنێش دووبار هەڵگرمان چۆ ناو غەزەوە لە ڕێی جامی ئەزەر و حازرمان کرد بەڵام کە ڕێی گیرا ئیتر لەوێ USTD هەیە بانکێکە لە ڕێی بانکەوە بەیان ئەنێرین ئەوان خواردنەکانەکەن باش کاک حاجەگەر کۆتا قسەت هەبێت وە قسەکرد مابێت لەسەر کەرتی غەزە و ئاوەدانکردنەوەی ئەو دۆخی ئێستا هاتۆتە ئاراوە و ئەو ئاگربەستەی کە قەرارە بکە من جارێ لە ڕۆی ئیمانێکەوە باسەکەم ئەگەر ئێمە ئومەتی پێغەمبەری صلی الله عليه وسلم قسەکان سیقەمان بە قسەی پێغەمبەرمان هەبێ شوێنێک پێغەمبەری خوا صلی الله فەرمێ لە کاتێک خەڵکی بەرەو فەساد دەچێ جیهاد بکەن و باشترین جیهاد ڕیباتە ڕیبات یعنی سەنگەر باشترین سەنگەر ئەسقەلان یعنی غەزە جەبهەیەکی ڕوبەڕووە زۆر طبیعیە بەیانی شەڕ دەست پێێتەوە بکاتەوە دوو بەیانی دەست پێ بکاتەوە ئەوە جەبهەیە کە لە نێوان کوفر و ئیسلامە بە سەراحەت لەبەر ئەوە یعنی طبیعی هەر کاتێ شەڕ بکرێتەوە بەڵام غەزە مستەحیلە بکەوێت لەوەتەی غەزە هەیە نەکەوتووە یەک داگیرکە دەیتوانێت تایە بێت سەلاح الدینیش بە ڕەحمەت بێ کە باپیری ئێمەیە
هەمومانە پێشی قودس غەزەی ڕزگار کردووە چکە غەزە نیشانەی ڕزگاربوونی قودسە ئینشاءڵڵا ئێمە هەر بەرداوامە بین خەڵک یارمەتیمان بۆ بێنێ خەڵک پشت گیریمان بکە ئێمە یارمەتیانە دەین ئینشاءڵڵا خۆ چوویت بۆ غەزە نا ئێستا کەس ناچێت هەرکەس نەچووە نا ما هەتا حدود چوین ماوەدەکانمان لەوێ تەوزیع کرد و تەستیم کرد دابش کرد ئەتوانم بڵێم لەو دووە ئەگەر ڕێ هەبێ و بخوازی ئێمە بچین بە نوێنەرایەتی خەڵکی کوردستان دڵم خۆشە بێ بەجلێکی کوردی و بچمە ناو غەزەوە لە خزمەتە بینەرانی پایتەخت میدیا ئەوەی کات جۆبیستی بوون گوتەکانی بەڕێز حاجی کاروان بوو سەبارەت بە دۆخی ئێستای کەرتی غەزا و پێشکەشکردنی هاوکاریەکان لە هەرێمی کوردستانەوە بۆ کەرتی غەزا و ئەو ئاگربەستەی ئێستا لەوێ هاتۆتە ئاراوە و جۆرێک لە سەقام گیری پێوە دیارە و باسکردن لە بەرزکردنەوەی ئاڵای کوردستان و بەرزکردنەوەی وێنەی بەڕێز حاجی کاروان لە بوونی هەر زانیاریەکی تر چاوتان لەسەر پلاتفۆرمەکانی پایتەخت میدیا بێت.